ڕۆژی ئاڵای کوردستان لە کەرکووک بەرز ڕاگیرا. کەرکووک ئەو شارەی پێشتر هێزە عێراقیەکان ڕێگر بوون لە هەڵکردنی ئاڵای کوردستان، بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە و ململانەی نەتەوەیی تا ڕادەیەک کاڵ بۆتەوە. پێشتر لە کەرکووک حەماسەتی ئەوە بووە، حەماسەتی قەومی بووە کە نەیهێشتووە ڕۆژی ئاڵا ڕۆژە بێت کە پیرۆز بێت، بەڵام ئێستا خەڵک بە دوای خزمەتگوزاریە ئاگەڕێت، هەموو نەتەوەیەکیش مافی خۆیەتی ئاڵای خۆی هەڵکات بەتایبەت لە شاری کەرکووک. لە ڕابردوودا کێشمەکێشی نەتەوەیی قوڵ لە کەرکووک بوونی هەبوو، شەقامی شارەکە سیاسیەکانیان بە دروستکردنی بارگرژی تۆمەتبار دەکرد، بەڵام ئێستا گوتاری پێکەوە ژیان باڵادەستترە بەسەر گوتاری تایەفەگەری و نەتەوەیی. نە لەخوا بە زیابێ ئێستاکە هەر هەموو ماوەکو برای یەکتریە دەژین و هیچ شارێکی نەتەوەیی نەماوە، ئەگەر چی کورد بێت چی عارەب بێت چی تورکمان بێت چی نەتەوەکانی تریش بێت، هەر هەمومان ئینشاڵڵا برایەکین و ئەمە شاری پێکەوە ژیانە و ئەم شارەش هەر بەوە مەشهورە. کاڵبوونەوەی ناکۆکی نەتەوەیی لە کەرکووک لە کاتێکدایە هێشتا ناکۆکی سیاسی لەو شارە لەسەر پۆستە باڵا حکوومیەکان بەردەوامی هەیە. ونحن شعب واحد وعبر آلاف السنين. ئێمە یەک گەلین بە درێژایی هەزاران ساڵ، خوێنمان یەکە و باشتی پێکەوە دەژین لە کەرکووک و دۆوەک و بەسڕە و سلێمانی و جیاوازی لە نێوانمان نییە. چاکترین بەڵگا هەمومان پێکەوە دژایەتی هێزێکی تاریک بووین کە داعش نوێنەرایەتی دەکرد. لقوى الظلام المتمثلة بداعش. چالاکوانانی کەرکووک پێیان وایە سیاسیەکان لە ڕابردوودا سوودمەند بوون لە گوتاری نەتەوەیی و دۆخی خراپی شارەکەیان لەبیر خەڵک بردووەتەوە، بەڵام لە ئێستادا دۆخەکە گۆڕاوە و خزمەتگوزاری داواکاری سەرەکی خەڵکی کەرکووکە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.